بله تماشاوان برز یکسر دیچم باشاری قامشلو روشاوای کردستان لجم چالکوان عبدالهادی شیخه چالکوانی سیویل و اندام پدکسیه ده زانیاریان درباری بریوچون مراسم بهیداری هر دو شهید پشمرگین لشکر روج بدمه چاوال بازار قامشلو بریو دچه کی بجدار بون کی سردانا شینیا هر دو شهید پشمرگه کرنا حتی نها و زانیارین زیادت دوی درباری بدمه برز عبدالهادی هفدمات باش به مراسم بهیداری هر دو شهید پشمرگین لشکر روج بازار قامشلو چاوا بریو دچه کی حتی نها بجدار بونه سردانا شینیه کرنا کرمک بله دماوجی باش بین سرسرا و سرچاوا دەستپێکێ دا سەد ڕەحمەل گۆڕنا هەردوو شەهیدێمە بێ و شەهیدێ کورد و کوردستانی بێ و ئەم سەرساغیش مەڵباتێ هەردوو شەهیدا دەخوازن بڕاستی جهەیەکی دڵغەمگینیە بوو بەری درۆژامە بویێرە شەهیدبوونا هەردوو بولازمێ ئەول اسماعیل عوسمان و هەڤالێوی حەمدی جابرمە بهیست دەستپێکێ دەچنۆمە بویەر بهیست وەکە ئەنجومانە نیشتمانی کوردی ڕۆژهەڵاتی قامشلۆ ئەم وەکە پارتی ئەم حاضر بوون لە ماڵباتێ شەهیدا ڕۆژا یەکەم یاژ مەراسیمی عەزا هەردوو شەهیدا ئەم وەکە ئەنجومانە نیشتمانی ڕۆژهەڵاتی قامشلۆ ئەم هەموو ئەرکێ خەرابوون ئەم چم ناحیە خەدەمی بە چ ناحیەوە استقبالا میهڤانە بە گەلک میهڤان و گەلک ئەهل و دۆست و پارتی و دەستگەه هاتنە کۆنێ بەهێدیاریێ وەکە ئەنجومانە نیشتمانی کوردی سکردەی ئەنجومانە نیشتمانی کوردی منظماتی اتحاد طلبێ یا اتحاد کوتاب کوردستان سووریا گەلک خەڵکێ دەڤەرێ بەرێ ڤی ئەوای مراسم بريفة چون وحتى نهاجي أم بنكوني بهدارينا وبهدارية هيجي بريفة باش تتبجا حتى نها مراسم بهدارية بريفة ديتشا حتى كنجي وي بردوام بك إيرو بداويته يان سبب بداوي ورا نا إيرو روجا داوية جبر جائحة كورونا دنا مدى براستي قلكي مسألة عزواتا قلكي سرما يعني زور بويا وقلكي زيادة بويا دنا ملاطي مدى البيدي روج آفا ما خصت أم قلكي ولو يعني دروجا يعني دهو إيرو ما بيكاني براستي يعني هر دو روج براستي قد روجا كقلكي غمجين بول سرما حموشكا أم قلكي بي إيشيان وام سرساغية جار دي جمال باطي رتخوازن وام جهبالي بي رتخوازن جبا شهيدا وهەڤالیوێ پێشمەرگەرە بطیبەت ئەم گەلکی پێشیان ڕاستی بە هەردوو شەهیدی خۆ جێ شەهید بوونەوە تبێژە ji dova merasimên bihêdariya her du şehîdên pêşmergeyên leşkerê roj birêve diçe li bajarê Qamişlo em bêjin rêxistin dezgeh serkirde partiyên siyasî Kurdî li Rojavayê Kurdistanê aroha em bêjin xelkên Rojavayê Kurdistanê jî beşdarî kirin di şîniya her du şehîdên pêşmerge de gotarên ku hatin pêşkêşkirin ji aliyê kê ve hatin pêşkêşkirin duwê merasimê de بله گۆداری هاتن پێشکەشکردن دەستپێکی یا ئەنجومانە نیشتمانی کوردی هاتە پێشکەشکردن ژلای مامۆستا محسن تاهر و یا پارتی دیموکراتی کوردستان سووریا هاتە پێشکەشکردن ژلای مامۆستا عەبدولکەریم محەممەد ئەندامی کۆمیتانە یا ئەندامی کۆمیتا پەدەکەسی قالك يعني شي كاتنا پێشکەشکردن وەکەیە یا اتحاد طلبي وەکەیە اتحاد کوتاب کوردستان سووریا وەکەیە سکردەی پەدەکەسێ گەلک هاتنە پێشکەشکردن ئەحزابێ ناو مەجلیسا وەتەنی کوردیدا وەکە مامۆستا فەسڵا یوسف وەکە مامۆستا سلێمان ئۆسۆ ئەب هەمووچکە حاضر بوون و کوتابدان بله زور سپاس بو چالکوان و اندامی پدکسی برز عبدالهادی شیخه ایروت میوانی ما زور سپاس لسر آمده بوناته